یعنی دەسەڵاتێکی بچووکی هەیە کاکە تۆ ئەو پەڕی مدیری مەکتەبێکی برای بەڕێزم ئێستا تۆ وەکو فرعونێک مامەڵە دەکەی ئەی ئەگەر بکری بە مدیر ناحەیەک دەبێت چی لە خەڵکەی کە بکری بە قایمقامێک دەبێت چی بە خەڵکەی کە دەسەڵاتت گەورەتر بێ دەبێت چی بکەی وەکو چەند جار وتومە ئەگەر هەموو حیزبەکانی عێراق کۆکەیتەوە بە هەمویان دەسەڵاتی سەدام حوسێنیان نەبوو ئێستاش تەماشا دەکەی ئیلا من ڕەحیم الله تەنها زۆربەی چ مامەڵەیەک لەگەڵ میلەتەکە دەکەن ئەی کە دەسەڵاتی ئەویان هەبە هەر یەکێک لەمانە سەدام حوسێنێک با لە دەسەڵاتدا دەبوایە چی کرابە ذو القرنين مشرق و مغرب و شرق و غرب و شمال و جنوبی لەبەردەستە واش چۆن عادلە پیاوێکە لە خزمەتی قەوم و میلەتەکەی خۆیدایە وەڕیشۆ و بەرتیلیش تەسیری تێناکات ئەمەش قسەی چێمان دێنێتەوە پێشچاو سولەیمان کاتێک کە بەڵقیس هەدیەی بۆ دەنێرێ ڕشوەی بۆ دەنێرێ دەڵێ چی قال ئەتومدوننی بمال فما ئاتانی الله خەیر دەتانەوێت بە پارە تەسیرم تێ بکەن ئەوەی کە خوا پێبەخشیم خێرترە لە پارەی ئێوە بۆ دەبێت کەسێک بیەوێ مەشروعێک بکاتەوە ئیلا مەسئولێک لەگەڵی شەریک بێت ئەجینا نابێت کاکە من دەمەوێت بەنزیخانەیەک دابنم کوا بزانە مەسئولێک پشتگیرت بێ بۆی بتوانی داینێ چۆن پشتگیرم دەبێت حیسەی هەبێ بەشی هەبێت دەمەوێت دەواجنێک دابنم ناتوانێت دەبێت ئیلا کەسێک لەگەڵت شەریک بێ ناڵین هەموو مەسئولەکان ناڵین هەموو کار بەدەستەکان بەڵام بەداخەوە واللهی گەندەڵی زۆرە ئەمەش وای کردووە کە حاڵی وڵات و میلەتمان بەم شێوازەی لێ هاتووە با لە خوا بترسن با تەقوای خوا بکەن ئەگەر عادل و دادپەروەر بن لای خوا بەرز دەبن و لای میلەتیش خۆشەویست دەبن ئەگەر عادل نەبن و زاڵم بن ئەگەر خەمی میلەتیان نەبێ و خەمی جیرفانیان بێ بەخوا لای خوای گەورە منبوذن کەسێکیش لای خوا منبوذ و مەطرود بێ لای میلەتەکەش دەبێزێنرێت و خەڵک خۆشی ناوێت